لافاو جادەی چەمچەماڵی تێکداوە و ئەو گەنجەشی دوێنێ سیارەکی سوتا خێرخوازان دەستیان گرت و یارمەتیاندا. سڵاتان لەبێت. تا دێت کاریگەری لافاوکەی چەمچەماڵ زیاتر دەردەکەوێت. ئەوە تا لەسەر ڕێگای سەرەکی چەمچەماڵ سلێمانی بەشێکی جادەکە تەپیوە و مەترسی دروست کردووە. معروف مەجید سەرۆکی ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە ڤیدیۆی شوێنەکەی بۆ 964 ناردۆ دەڵێت لەسەر ڕێگای سەرەکی چەمچەماڵ سلێمانی و نزیک ئاوە تەقیوەکە بەشێکی جادەکە تەپیوە و هەستی پێدەکرێت. زەویەکەی ڕۆچووە. بە قسەی معروف مەجید ئەو شوێنە پێشنەوەی مانگ هیچ کێشەیەکی نەبووە، جادەیەکی ساف و ڕەوان بووە، بەڵام ئێستا تاسێکی گەورەی تێدا دروست بۆ مەترسی بۆ سەر شۆفێران و هاوڵاتیان دروست کردووە. هەر شۆفێرێک بە سەرخۆشی بکەوێتە سەر ڕێگای کەرکووک بەغداد بە 500,000 دینار غەرامە دەکرێت. هەر ئەوەژنا زیندانی دەکرێت و مۆڵەتیشی لێوەردەگیرێتەوە. ماوەیەکە هاتوچۆ دەرەکیەکانی خورمات و بازگێکی کاتیان لە باشووری قەزاکە داناوە. ئیشی ئەوان ئەوەیە بە ئامێری تایبەت بۆنی دەمی شۆفێران وەرگرن و هەر شۆفێرێک مەشروبی خوارد بێتەوە یان مادەی هۆشبەری کێشا بێت بە 500,000 دینار سزای دارایی دەدرێت. ئەگەریش بە خەستی تێکچوو بێت بۆ ساڵێک زیندانی دەگرێت و مۆڵەتە شۆفێریەکەی لێوەردەگیرێتەوە. تا ئێستاش زیاتر لە 10 شۆفێر سزا دراون. مؤید عباس بەڕێوەبەری هاتوچۆ دەرەکیەکان بە 964 وت بەشێک لە شۆفێران بە سەرخۆشی و لەژێر کاریگەری مادەی هۆشبەرەکاندا دەکەونە جادە و ژیانووی خۆیان و هاوڵاتیان دەخەنە مەترسیەوە. دەمانەوێت ڕێگری لەو دیاردەیە بکەین. خێرخوازان بەهانای ئەو گەنجەوە چوون کە سیارەکەی سوتا و تا ئێستا 3 ملیۆن دیناریان بۆ کۆ کردوتەوە. ڕامیار محەممەد گەنجێکی دانیشتووی خەلیفانە و بە 1001 دەردەسەری و قرز و قۆڵا سیارێکی بچووکی بە 28 گەڵا کڕی و باری هاوڵاتیانی پێدەگواستەوە. دوێنێ گڕی گرت و بوو بە خەڵوز. هاوڕێ ڕەشید خێرخوازێکی خەلیفانە و دەڵێت پرۆژێکی خێرخوازیمان هەیە و 200 کەس تێیدا بەشدارن. هەرکە ڤیدیۆکەم لە 964 بینی یەکسەر بڕیارمدا 3 ملیۆن دینار لە پرۆژەکە ببەخشم. داواش لە خێرخوازان دەکەم یارمەتی بدەن بۆ ئەوی بتوانین سیارەکەی بۆ بکڕینەوە. ئەو سیارەیە سەرچاوی بژێوی خێزانێکی 4 کەسی بوو کە منداڵێکیشیان خاوەن پێداویستی تایبەتە. هاوڵاتێکی دانیشتووی هەولێر سەبر و تاقەتێکی باشی هەیە و لە قەرەباڵغی و جەنجاڵی پایتەختدا ژیانی بێهۆڕێن لێدان بەڕێ دەکات. حەسەن حسێن جگەلەوەی شۆفێرێکی بە ئەزمونە فیتەرێکی لێ هاتووشە و کوچە و کۆڵانی هەولێر نەماوە بە سیارەکەی نەگەڕێ. وەک خۆی دەڵێت بە ژیانی هۆڕێنی لێ نەداوە و قەتیش حەزناکە لێی بدات. جاری واشە بووە بە دەدەقە وەستاوە و چاوەڕێی کردووە. دواتر لە سیارەکەی دابەزیوە و بە قسە کەسی بەرامبەری تێگەیاندووە کە دەیەوێت بڕوات. وەستا حەسەن بە 964 وت هۆڕێن لەدانیش وەک جگەرە کێشان خۆ و ئەگەر وردە وردەکەمی بکەیتەوە دەتوانی هەر لێ نەدەیت و تەرکی بکەیت. بەڵێ بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکی تر ڕاکێشمەوە پەڕی 964 ئەویش ئەوەیە کە لە دووهۆک پرۆژێکی نوێی ژینگەی بچۆتە بواری جێبەجێکردنەوە پرۆژەکە بە ناوی تۆوی ژیانەوەیە کە ئەم بیرۆکەیان بۆ ئەوە داناوەکە ناوچەکە زیاتر سەوز بکەن و بیریان لەوە کردوتەوە ئەم پرۆژەیە لە ڕێگەی فڕۆکەوە بێت. دنکۆڵەیان دروست کردو لەناو ئەم دنکۆڵانە 10 بۆ 12 تۆوی تێدایە کە هەموو تۆوەکان تۆوی ڕووەک و درەختی سروشتیە کە لە کاتێکا کە بە فڕۆکە ئەم تۆوانە ڕژێنن و ئاکات کە دنکۆڵەکان بتەقن و تۆوەکان بڵاو ببنەوە. لە ئێستاە 9 ملیۆن دەنکۆڵەیان دروست کردو و بڵاویان کردوتەوە لە بەشی یەکەمی پرۆژەکان و بڕیاریان وایە کە لە بەشی دومی پرۆژەکەشیان 9 ملیۆن دیکەی دەنکۆڵی دیکە بڵاو بکەنەوە و دیسانەوە لەو ناوچانە بڵاوی پێدەکەن کە شاخاوین و دەیانەوێت لە وەرزی بەهاردا زووتر ببوژێنەوە و ناوچەکان سەوزتر بکەنەوە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد.